سەیری ئەم فەرموودەیەکەن واللهی ئەم فەرموودەیە حەق وایە لە ناو جاداکان هەڵبواسرێت، حەق وایە لە ناو ماڵەکان هەڵبواسرێت بۆ ئەوەی 24 سەعات لە پێش چاومان بێت بۆ ئەوەی ئەم کردارانە بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەفەرمێت لە حەدیثێکی سەحیحدا دەفەرمێت أحب الناس إلى الله أنفعهم للناس وأحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم أو تكشف عنه كربة أو تطرد عنه جوعا أو تقضي عنه دينا ولأن أمشي مع أخ لي في حاجة أحب إلي من أن أعتكف في هذا المسجد شهرا ومن كف غضبه ستر الله عورته وإن سوء الخلق ليفسد العمل كما يفسد الخل العسل. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی باشترین خەڵک ئەحەب الناس خۆشەویستترین خەڵک لە لای خودا سوودمەندترینیانە بۆ خەڵک. نوێژ و ڕۆژوو ئەکەی بۆ خۆتە ئەوە، بەڵام کاتێک چاکەت ئەبێت بۆ خەڵک ئەوە پاداشت لای خوای گەورە زۆر زۆر گەورە دەبێت. وأحب الأعمال أما صيغي تفضيل وأحب الأعمال إلى الله وخۆشەویستترین کردەوە لە لای خودا چییە؟ زۆر نوێژە سونەتەکان کەی زۆر بە ڕۆژووبی نا أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم. خۆشیەک بە دڵی برای مسلمان تا ئەهێنێت بە پارە بێت، پارەت نییە دە قسەیە خۆشکە بە دەمیا پێ بکەنە لێو بە خەندە بە کاکە تۆ مولتەزمی تۆ دەیتە ماڵی خوا بۆ عەبوسە بیت بۆ ڕوت گرژەکەی بەرامبەر برای مسلمان کاکە دگان عەورەت نییە پێ بکەنە بە ڕووی برای مسلمانت ئەجرت هەیە ئەو برایە دڵی خۆش دەبێت تۆ کا کەسێک بە لێو بە خەندە پێ بکەنێ بە ڕووتە وەکا ئەوها سێرت کەو بە توندی خبرام دڵت خۆش دەبێت. سرور تدخله على مسلم أي أو تكشف عنه كربة ياخد ناڕەحەتیەک لەسەری لا دەبەی أو تضرط عنه جوعا برسێتیەک لەسەری لا دەبەی أو تقضي عنه دينا قەرزەکەی ئەدەیتەوە و قەرزەکەی لەسەرا لا ئەبەی. و پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی سەڵات وەسسەلام ئەگەر بێت و من لەگەڵ پێداویستیە برای خۆم بڕۆم پێداویستیەکەی جێبەجێکەم لەلام خۆشەویستترە کەوا یەک مانگ لە مزگەوتی پێغەمبەر بمێنیتەوە عەلەیهی سەڵات وەسسەلام و دەرنەچیت و ئیعتیکافکەی. و هەر کەسێکش تووڕەبوونی خۆی گرت بەرامبەر براکەی تووڕە نەبوو لە برای خۆی ئەوە خودای پەروەردگار ستری عەورەتی ئەکات لە کەم و کوڕەکانی ستر ئەکات. بەڵام کۆتایەکەی زۆر گرنگە وإن سوء الخلق ليفسد العمل واتا ڕەوشت ناشرینی کردەوەکانت خراب دەکات وەکو چۆن هەنگوونێک بێنی عەسەلێک بێنی سرکە بکەیتە ناوی ئەو هەنگوونە چی لێ دێت؟ سرکە بکەیتە ناو هەنگوون چی لێ دێت؟ تێکەچێت. ئاوها هەرچەندێک نوێشکەی هەرچەندێ بە ڕۆژووبی ئەخلاقت ناشرین بێ لەگەڵ ماڵەوە لەگەڵ دراوسێت لەگەڵ خێزانت لەگەڵ برات ئەو کردەوانت ئاوها تێکەچێت. ئاگاداری خۆت بە.